شێخ عەبدولسەلامی بارزانی وەکوتمان دراسە و خوێندنە شەرعەکانی خوێندووە، یعنی هەم شێخ هەم مەلایەتی لەو سەردەمانەیە کە ئەو عیلمەی کۆ کردوێتەوە تا ڕادەیەکی زۆر لەگەڵ فارقە، طبعا لەگەڵ فەرقێکە. شێخ سەعیدی حەفید کە باسمان کرد لە سلێمانی ساداتی کۆ کردو و کارتێکردنی چەند هەبوو، لە خودی شێخ سەعید خۆیە علمیش هەبوو، طریقەی شەرعەکەش هەبوو، هی ساداتی بەرزنجی. بەڵام لەگەڵ ئەو فەرقە گەورەی کە هەیە، چونکە شێخ سەعیدی حەفید هەموو داعیمەگەکرا لەلایەنی سوڵتان عەبدولحەمیدەوە، ئەرازی زۆری پێدرا و چاوپۆشێکی زۆریش ئەکرا لە خۆی یان لە هەندێ هەڵسو کەوت کە لە ئەتباعی خۆیەوە کرا. بەڵام قووەت و نەشون نمایی شێخ محەممەد و شێخ عەبدولسەلامی بارزانی لە بارزان قووەتێکی زاتیە، بۆیە ئەبێ دۆست و دوژمن ئاوا تەماشا بکات، تەماشای ئەم ناوچێ بکاتەوە، تەماشای ئەم عەشیرەتە بکاتەوە. فەرقێکی زۆر هەیە لەوەی خەڵکێک بیناتکا بتکا بە ڕەقەمێک وەکو شێخ سەعیدی حەفید کە دوای ئەو شێخ مەحموودە، لە دوای شێخ مەحموودەوەی تر زۆڕێتەکە وەکو فەوتاوی لێ دێتەوە، چونکە حتا شێخ لەتیفی حەفید خەڵکێک ئامادە نەبوو بچێتە سەر گۆڕی کاک ئەحمەدی شێخیان و لەبەرەوەی شێخ عەبدولەتیفیش لەوێ دەفن کراوە، چونکە شێخ عەبدولەتیف کابراجی فاسق و شەرابخۆر بووە بە دەردی خەڵکانێکی پیری ئەهلی سلەیمانی ئێستاش هەر وا ئەڵێن، چونکە وەکو بڵێ مۆمی سولالەت و کارتێکردنی دینیەکە لە کوڕانی شێخ مەحموودە کوژاوەتەوە، کارتێکردنەکە لە شێخ سەعید و شێخ مەحموودایە. بەڵام عەشیرەتی بارزان لە سەرەتاوە لە شێخ تاجەدینەوە وەکو دامەزرێنەرێکی تەکیەی بارزان دێتە پێشەوە، ڕەسمیەتێکی شەرعی گەورەکە وەرەگرێ. شێخ عەبدولسەلامی کە بوو بە خەلیفەی شێخ خالیدی نەقشبەندی، دوایە شێخ محەممەد کە تەکیەکە بەو شێوە ڕەسمیە گەورە دامەزرێنە، ئەبێ بە تەکیە بێ بە مەرکەزێکی ئیمارەت و قووەت و نەفوزێکی گەورەش لەو سەردەمەیە وای لە دێکە بۆ شێخ عەبدولسەلام ئەمێنێتەوە. شێخ عەبدولسەلام دێتە سەر وەزعێک مەوایەکی هەیە، مەوا هەموو جارە تیکرارێکەمەوە، مەوا وەکو شوێنێکی عاسی و سەختی خاک، چونکە وەلە قورئانە مهمە، إذ أوينا إلى الصخرة سآوي إلى جبل وآويناهما بربوة ذات قرار ومعين. أما وكو خاك خاك وكو شويني عاصي ومحكم، وكو خلقيش والذين آووا ونصروا. أمانة طبعا مهمة، چونك إيواء آوا درست به. شيخ عەبدولسەلام وەختە هاتە ئەم ناوچێ مەوایەکی لە بەردەستا بوو، ببێ بە ئیوا، ببێ بە شوێنی مەوا بۆ خەڵکانێکی تریش کە دێن. بۆیە لە سەردەمی ئەمە مەشیخەی بارزان، هەروواژەوترێ مەشیخەی بارزان، بەڵام ئێمە بە کوردی عادەتەڵێن تەکیەی بارزان، بەڵام بۆ ئەوەی جای کەمەوە وەکو حساب بۆ نەکەین هەر تەکیەکە خەڵک لەوێ تەپڵ و دەف لێدا و زەرگ لە خۆیەدا، ئاوا بەو شێوە دزێوە لە مێشکمانە نەچەسپێ. ئەمە مەرکەزێکی دینی، پایتەختێکی ئیمارەتێکی ترە، با نفوزیشی جارە هێشتا کەم بێ لەو منطقانە، بەڵام کارتێکردنەکەی زۆرە. لە سەردەمی شێخ عەبدولسەلامە، شێخ عەبدولسەلام بۆ خۆشی علمی شەرعی خوێندبوو، زوو ئەوانەی ئەترافی کەوتنە لێنووسین و لێ خوێندن دژی، چونکە ناوچەکە خۆی ناوچەیەکی عەشایری تێک چڕژاوە، ململانەی زۆری تیا، هی نفوز، هی دەسەڵات، هی نخاک، هی ئاو، هی شێخایەتی، هی دەسەڵات، طبعا بەتایبەتی بەرامبەر ئاغازە بەریەکان کە زیاتر دڕدۆنگ بوون، دژی هەڵوێستەکانی شێخ عەبدولسەلامە بوونەوە، زۆرتریان لەسەر نووسی کە لە دین دەرچووە. حتا ئێستاش هەندێک لە خصومی بارزانیەکان لەو بادینانە هەر ئەوان وا ئەڵێن، چکە بارزانی عادەتەن کە هەڵەستێ جاری وای هەندێکیان ئەڵێن یا خودێن لە جیاتی یا خودا، هەندێک کە بڵێن یا خودێن ئەڵێن نا، مەبەستیانەوەی ئەڵێن یا شێخ عەبدولسەلامی بارزانی، هاواری خوا ناکەن. ئەمان زۆر لەسەر گەورە کردوون لە کاتێکە هەزاران هەن هاوارەکەن یا شێخ عەبدولقادری گەیلانی، چونکە ئەبێ بگەڕێنە سەر ئەو قاڵبە سۆفیەی کە ئەگەر بۆ ئەم غەڵەت بوو بۆ یەکی چکەش غەڵەتە، بۆ خەڵکیکە غەڵەتە بۆ ئەمێ غەڵەتە، نەک حکومەکە لەسەر یەک لایەکیان بدرێت. هەروەها لەبەر ئەو نفوزەی کە لەویا بەو شێوەیە دروستی کردووە لەو سەردەمەیە و کارتێکردنێکی گەورەی هەبوو، هەندێک ئیشوکاری ئیمارەتیانەی کردووە، دەسەڵاتدارانەی کردووە کە لەگەڵ زمانی ئەو کاتیان نەئەگونجا. یعنی ئاغایکی زێباری بۆ نمونەکە بگەشتایەتە منطقەی شیروان مازن، ناوچەیەکی بۆ خۆی داگیرە کرد بە قووەتی سلاحی خۆی و نفوزی خۆی، لەوێ گوندێکی دروستەکریا، لایەکی گوندێکی داگیرە کرد بۆ خۆی، یا عەلە لەقەل زەویوزار و بەرا و کانی و ڕەزەکانی داگیرە کرد. بەڵام لە سەردەمی شێخ عەبدولسەلامی بارزانیە کە قووەتێکی عەسکەریشی بۆ مابۆ لە باوکیەوە، لە شێخ محەممەدی باوکیەوە، یەکەم شت کە کردی خاوەنێتی خاک و زەوی ئیلغا کردەوە.
ئەمە کارتێکردنێکی زۆر گەورەیە بوو. ئێمە کە باسی بەدرخانی گەورەمان کردوتمان یەکێ لە صیفەتی بەدرخان ئەوە بوو ئیمارەتەکەی کردبوو بە مەوای خەڵکی مستەزعاف لە هەر شوێنەکەو کە ئاهاتن بۆ لای خاچی ئەدانێ ئەرزەیەکی ئەدانێ کانی و بەراوێکی ئەدانێ ئەیو ئەسپێک بکڕە ئەوەش مەبلەغێ پارە بۆ خۆت کۆی کەرەوە یەک لە سەرسەی واریداتی خۆت بدەرەوە بە بەیتولمالی ئیمارەتەکە خۆشتی پێژێنی بەڵام ئەسپێک و چەچێکت هەبێ بۆ دیفاعکردن لە ئیمارەت. لێرە شێخ عەبدولسەلام کە ئیلغای مەلەکیەتی کردەوە خاوەنیتی کردەوە زەویزارەکان تەوزیع بووە هەموو زەویزارەکانی تەوزیع کرد بەسەر فەلاح ڕەش و ڕوتەکانە حتا ئەوانەی کە خەڵکی ئەوێ نەبوون کە عەشیرەتی بارزانی نەبوون بەڵام هاتبوون لەوێ داڵدەدراو بوون. ئێستاش لەناو عەشیرەتی بارزانە طبعا وەکو صیفەتی هەموو شوێنێکی عەشایری و قەبەلی خەڵکێک کە سیرە و شەجەرەی یەکتریە خوێندنەوە ئەڵێ فڵانی کوڕی فڵانی کوڕی فڵان بابی ئەوان لە فڵان شوێنەوە هاتووە غەوارەیە یعنی ئەسڵ ڕیشەدار نییە لەگەڵ بارزانیەکانە بەڵام تێکهەڵاو بووە وەکو مەوالی لێ هاتووە کە لە سەردەمانێکی کۆنی ئیسلامەتی شەهر هەبووە. دابشکردنی زەویش بەسەر ئەو فەلاحانەیە هەروەها ڕێگاگرتن لە هەندێک مارەیی زۆر زۆر کە لەناو چینی دەوڵەمەندەکانە هەبوو کوڕائاغاکانە هەبوو هەروەها بە زۆر مارەنەکردنی ئافرەت. ئەوەش طبعا ئەوە گەیەن کە شێخ عەبدولسەلام وەختێک کە شارەزای فقهی ئیسلامیەکە بۆتەوە لە لای سەید تاهای نەهریش دەرسەکەی خوێندووە هەستی پێ کردووە ئەمە سیستمێکی قەبەلیە کارتێکردنی بەهاونەریت و خوڕەوشتی خەڵکیە کە مەوروساتێک کە ماوەتەوە لێرە لەگەڵ خودی ئەسڵی فقه و دینەکە ناگونجێ لەبەرەوە دژی ئەمەش وەستاوەتەوە بە جورئەتێکی شۆ دژی وەستاوەتەوە مەلایترە گەر قەناعەتیشان هەگەر هەش بوو بێ بە شتێکی وە نەیانتوانێ و گۆڕانکاریە بکەن چکە ئەم گۆڕانکاری بە کەسێکە کرێت کە هەم لووتکەی هەڕەمی دەسەڵاتی لەبەردەستایە سوپایەکی دێوانەی لەبەردەستایە دەسەڵاتی شێخایەتی هەیە وەکو ڕۆحی مسەیترە بەسەر وەزعەکەیە ئەو مەوایەشی لەبەردەستایە وەکو پێگە و پەناگەیەکی زۆر گەورە. ئەنجا کەوتۆتە سەر ڕێکخستنی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی نێوان خەڵکی لەسەر بنەمای دادێکی کۆمەڵایەتی لەسەر بنەمای یەکسانی نەیهێشتووە خەڵکێک کە لە ناو عەشیرەتی بەرزانیشان لوت بەرزانە بڕوانە سەر غەوارەیە کە لە عەشیرەتێکی ترەوە هاتوو مستەزعەفە. وردە وردە ئەم پەیوەندی کۆمەڵایەتی وا لێ کردووە خەڵک لە ناخیا هەست بە یەکسانیەک بکات لە ناوچەکە بۆیە زیاتر وەلائی خۆی داوە بە شێخ عەبدولسەلام زیاتر پارێزگاریشیان لێ کردووە زیاتر پێوەی متعلق بوون. ئەنجا هاتووە لە هەموو دێیەکە مزگەوتێکی دروست کردووە. ئەم مزگەوتەشی کە دروست کردووە وەکو بنکەیەکی تری دەسەڵاتی سیاسی خۆی لێ کردووە مەبەسم لە سیاسی خۆشی سیاسەتی سیستمە ئیسلامیەکەی خۆی کە بە صیفەتی شێخایەتیە ڕۆحیە هەم وەکو شەریعەتناسە شەریعەتەکەشی لەلای وەکو قانون چونکە ئێمە کە باسی ئەم وەزعاناکە نابە بە دیدێکی ئێستای 2007ەوە بیڕوانینێ بڵێن باشا گەروایە بۆچی دەستورێکی نەئەنووسی و مناقەشەیکە بابە هێشتا دەستور لە هەولێرانە نووسرا و مناقەشە بکرێتەوە لەبەرەوە هی ئەوە نییە بێنی تۆ محاسبەی خەڵکانێک لە سەردەمانێکا بکەی 100 ساڵ لە پێش تۆ ژیاون ئەبێ بە دید و تێڕوانینی ئەو زمانە سەیریکەی کە ئەو زمانەش دێنینەوە پێشاو سەیرەکەین زۆر بە قووەت بووە لە ڕووی ئەوەوە کە وەکو ئەمیرێک تەسەڕوفی کردووە بێخەم بووە لە یاسا و ڕێسایەک لە بەردەستی هەند چکە مەذهبی شافعی بوون هەموو مەذهبی شافعیش مەذهبێکی مدەوەنە یعنی ئیمامی شافعی خۆی ڕەحمەتی خوای لێ بێ یەکەم کەسە لە تاریخی عالەمە کە کتێبی ئەڕیسالەی نووسیوە ئەڕیسالە یەکەمین کۆنترین کتێبی دەستوریە بنەمای ئوسولی دەستورە کە نووسراوە لە تاریخی جیهانە لەبەرەوە لەوەشا بێخەم بووە هاتووە مرکزێکی گەورەی دروست کردووە وەکو شێخایەتیە مرکزێکی ئیدارەیە ئیمارەتیە لایانی کۆمەڵایەتی یەکسان کردوون سیاسیە دەسەڵاتدارە و لە هەمان کاتیشە زەعیمێکی ڕۆحیە ئەنجا هاتووە زانایانی لە یەکتر نزیک کردوێتەوە ئەوەی کە لە ناوچەکە هەبوون زانای شوێنانی تریشی وردە وردەهێناوە بۆ ناوچەکەی خۆی هەتاکو ئەو قووەت و نفوزەی طبعا پێبەخشیون ئەمەش کارتێکردنێکی زۆر گەورەی هەبووە لە مەدای مەسافەیەکی 30 ساڵ 40 ساڵ بەم شێوە کارتێکردنێکی گەورە لە خودی ئەو مرکزەیە هەبوو ئەمە طبعا پێویست ناکە من ئێستا طبعا ئەو کۆمەڵە کتێبانی کە لە بەردەستا هەن وەکو وەسائقێ بگەڕێنەوە سەریان ئەوەی مەسعود بەرزانی خۆی بێ یان ئەوەی پێڕەش یەکێکە نووسەرێکە بە ناوی بارزانی والحرەکەت الوعی
كتابي تري أوان نسيوة حركة الوعي القومي الكردي لباسي 1924 كاتوا هروها هندق وثائقي ترن استل بردستها كيشك لوانه هي وزارة خارجية يعني شي ترناوي صديق الدملوجية قام ولا أكريك هاتي خوي كتابي شي أوان نسيو شيخ عبد السلام بارزاني شي بيني وبو خوي تنجار وسؤال جوابي لقل كردو وانا كتابي شي نسيو كتابي كي أي زور بقيمته كناوي إمارتي بادينانا لموصل شابو صالي 1952 أوش كتابي كي زور بنرخة وثائقي وتاريخية ليرة أم باسي كردمان أم شتاني كنسراوة أم صفتانەی کە وەکو ئیمارەتێک وەکو حکوومەتێکی ئەو سەردەما ڕەفتاریان کردووە شێخ عەبدولسەلام و ئەوانەی کە لە دەوروبەری بوون و وەکو ئیدارە وەکو شورا وەکو هەر مەجلیسێک کە هەبوون مەسعود بەرزانی پێڕەش لە هەردووکیان لە کتێبەکەی خۆیانە شتێکە نووسن کە گوایە لە سەردەمی شێخ عەبدولسەلامی بارزانیە مەزبەتەیەک کرابێتەوە نامەیەک نووسرابێ لە ساڵی 1970 ناردبێتیان بۆ ئەستانە بەڵام پێناچێ ئەوە وابێ شتێکی عیلمی بێت چونکە لەو سەردەمەیە دەسەڵاتدارانی ئەستانە زۆر دژی کورد بوون بە شێوەیەکی گشتی زۆریش دژی ئەو ئیمارەتەی بارزانیش بوون و خەڵکانێک کە زۆر لیانە خوێندن ئەوان نزیکترە کرانەوە وەک لەوێ لەو سەردەمەشا کە مەسعود بەرزانی لەو کتێبەیاڵێن ناردوێتی بۆ پەیوەندێکی باشی لەگەڵ جەمعیەتی تەعاون و تەرەقیەکە هەبوویان لەگەڵ جەمعیەتی هیوا هەبوویان هیڤی ئەوەش پێناچێ لە ڕووی عیلمیەوە بچەسپێت چونکە زەمانەکانی یەک ناگرنەوە ئەو جەمعیەتانە دواتر لەو سەردەمەی شێخ عەبدولسەلام کە ئەو کۆبوونەوانەی کردو لە ئیمارەتی بارزانە یا بادینانە با بڵێن ئەوەی دامەزراندووە یەک ناگرنەوە چونکە ئیمارەتی بادینان و ئەو نامێشە گەر نووسرابێ بەو شێوەیە نەچوە بەو جەمعیەتانە چونکە ئەو جەمعیەتانە هێشتا دروست نەبوو بوون پێویستی بە ڕوونکردنەوەیکی زیاتر هەیە لەوە بەڵام مهمە کە لە ساڵی 1970 مؤتەمەرێکی زۆر گەورە لە دهۆکە گیرێ بەسەرۆکایەتی شێخ محەممەد نووری قادری دوایی وەسیقەیەکی لێبەرهەمدێ ئەشێ یەکێک لە وەسیقە سیاسیەکانی ئەو سەردەمەی کورد بە شێوەیەکی گشتی و مارەتی بادینان طبعاً بە تایبەتی بنووسرێ ئەمەش هەنگاوێکی تری پەی پێبردن و ئەقڵ پێشکان و درککردنی سیاسی و هەنگاونانە بەرەو زەمینەیەکی گەورەی کوردێتی یعنی لێرە هەر ئەوە نییە یەکەم جار تەکیەیە کە شێخ تاجەدین دروستیەکە دوایی لە سەردەمی کوڕەزای یا کوڕی کوڕەزای خۆیە لە زمانی شێخ محەممەدی بارزانیە ئەبێ بە قووەتێک و نفوز و مەوایەک دوایی بە ئیمارەتێک اعتیماد دەکات و سەر تەکیەکە یان تەکیەکە اعتیماد دەکات و سەر ئیمارەتەکەەوە بن بە دوو ڕووی یەک دەسەڵات دارێتی بارزانی کە لەو ناوچە دروستە بێ بەڵام ئەم جارە هەروەکوتم شێوەی حەلەزۆنیەکە دیسان هەنگاوی تر ئەنێ و گەورەترە بێت دێتە دەروتر بۆ کۆنگرەیە گەگرێت لە دهۆک کۆنگرەکە ئەم جارە صیفاتی زۆر گەورەتری تیا باسەکرێوەکو ئەو کتێبەی کە سەدیق دەمەلۆجی لە لاپەڕەنەوە هەشتا ئەمانەی باس کردووە یەکەم زمانی کوردی ببێ بە زمانێکی ڕسمی لە دهۆک ئاکرێ ژەنگار ئامێدی زاخۆ طبعا ئەو سەردەما ئەو ئیمارەتە دەسەڵاتی بەسەر ئەو ناوچەیە بۆ هەروەکوتیشم لە ناحەی ئەنترۆپۆلۆژی جمجمەی سەر ئینسان ناسی بادینی و بارزانی ئەگەڕێتەوە سەر ئەو منطقە بادینیانەی کە بەرەو باکوور ئەڕوا زیاتر وەک لەوەی کە بێتەوە بەرەو کۆی و بەرەو ناوچەی سۆران دووهەم زمانی کوردی ئەبێ بە زمانی خوێندن لە هەموو ناوچەی بادینانە یعنی پێویستە زمانی خوێندن لە ناوچەی بادینانە ببێ بە زمانی کوردی سێهەم هەرچی کەسێک کە ئیدارین یان فەرمانبەرن هی دەوڵەتن لە ناوچەی بادینانە تەعینەکرێن ئەبێ یان کورد بن یان کوردی بزانن بۆی بزان بتوان ڕەفتارکەن چوارەم ئەو زەریبەی کە پێی وتراوە کاتی خۆی بەدەل طبعا حتى لە زمان عەبدولسەلام عارف و ئانەشا مابوو بەدەل خەڵکێک پارەیەدا بۆی نەچێتە سەربازی خورتی ینی سەربازی ئیجباری ئەو کاتە شەرە بوو لە جیاتیەوەی بچێتە سەربازی بۆ دەوڵەتی عوسمانی و ئەو سەردەمی اتحاد و تەرەقیەکان پارەیەکی ئەدا ئەلەم مؤتەمەری دهۆکەیە بڕیارە درێت کە ئەو زەریبەی کە ئەدرێ نابێ بڕواتەوە بۆ ئەستانە بەڵکو تەرخان بکرێتەوە بۆ چاکردنی ڕێگاوبان و پرد و بەرا و ئەو ئەوانە هەروەها مەکتەب و نەخۆشخانەکان لە ناوچەی ئیمارەتی بادینیەکەیە پێنجەم ئەڵێ هەموو ئەحکامێکی
یاسایی لە ناوچەکەیە کە ئەکرێ بە پێی شەرعی ئیسلامە بێ، یعنی هەموو ئەو اختلافاتی خەڵکی کە ئەمانەوە حەلی بکەین دەستور و سیستمەکە ئەبێ بگەڕێتەوە بۆ سەر شریعەتی ئیسلام. وەش طبعا نقطەیەکی مهمە. شەشەم ئەڵێ هەرچی زەریبەیەک، هەرچی باجێک، هەرچی پارەیەک کە لەسەر خەڵکی مکەلەف دانراوە، طبعا لە ڕووی شەرعی و 15 ساڵ مکەلەفە، یان ئەوانەی کە عیب نەبەمووی بەری هاتووە یان بالغ بووە احتلام بووە، ئەوە لە ئیسلامە حسابەکرێ بە پیاو، ئەو کاتە مکەلەفە بڵین بە ئەگەر زەریبەیەکی شەرعیە لەسەری دانراوە لەسەری دانرێ، بۆ نمونە ساحەبی زەکاتە ئەدرێ، یان نوێژەکانە لەسەری فەرزە بێ. بڕگەی شەشەمی وەسیقەی مؤتەمەرەکەی دهۆک لە ساڵی 1970 گیراوە بۆ ئیمارەتی بادینان و کارتێکردنی ئەڵێ ئەو زەریبەی کە لە مکەلەفەکان وەرەگیرە لەو خەڵکەی کە هەن پێویستە بە پێی شریعەتی ئیسلام بن و هەرچی زەریبەیەک شریعەتی ئیسلام بڕیاری لەسەر نەدا و نەیگرێتەوە پێویستە ئیلغا بکرێتەوە. ئەوە شتێکی زۆر مهمە، چونکە یەکێ لەو زەریبانەی کە خەڵک شەکوای بوو لەسەری لە ئیمارەتی بادینانیش و غەیری ئیمارەتی بادینانیشە زەریبەی مەڕ بوو. چەند سەر مەڕت هەیە ئەوەندە زەریبە دەبوایە لێ بدای. بۆ نمونە ئیلغاکردنەوەی ئەمەش بە پێی شریعەتی ئیسلام لەلایەنی ئیمارەتی بادینانەوە پەنابردنەوەیە کە بەر شریعەتی ئیسلام و قبولکردنیەتی و تەسلیم بوونە بە دەستور و یاسای شریعەتی ئیسلام. حوتەم ئەو کەسانەی کە لە دادگادا ئەنرێن و ئەبن بە قازی یان مفتی لە ئیمارەتی بادینان و هەموو ناوچەی بادینانە بە پێی مەذهبی ئیمامی شافعی فتوى ئەدەن یا حکمەکەن. ئەوەش دیسان خاڵێکی مهمە، چونکە تورکەکان حەنەفی بوون، دەوڵەتی عوسمانی حەنەفی بوو. یەکێک لەو معاناتەی هەتا ئێستاش طبعا تا ئەم لەحظەی کە باسی یەکەم کورد ئەیچێژێ لە تورکیای ئێستاشە گەورەترین مفتی تەماشاکەی عالمێکی زۆر گەورەی کورد تورکەکان هەموو دێنەوە بۆ لای کەچی سەیرەکەن کابرای مەلا کە شافعی مەذهبە ناچارە بێ بە فقهی حەنەفی فتوایان بۆ بدا. ئیمامە بێ بۆ نمونە ئیمامە، بەڵام ئیمامەتێکە لەسەر شێوەی حەنەفیەکە. ئەمەش کە پەی پێبردننی ئەو مؤتەمەرەیە کە سێف بڕگەی اعتیما دەکاتەوە سەر لایەنی شەرعی، یەکێکیشی اقتصادی، دووشی هی زمانەوانی تێکەڵکردنەوەی کوردێتی و شریعەتی ئیسلامە پێکەوە کە ئەمەیە ئێمە دائیمە ئەمانوێت تەوەری باسمان بێ لەم باسی ئیسلام و کوردایەتیە، هەروەها لەم ئیسلامە تێشکە گرتومانەتەوە و لەم ڕابوونە ئیسلامیە، لەم بوژانەوە ئیسلامیە، لەم گەڕانەوە سەرخۆی کە ئەمانەوە هەبێ. من پێمان وایە داڕشتنی شخصیەتی کوردی بە ئیسلام بە قووەتریەکە، بەهێزتریەکە، بە دەلیلی ئەوەی ئەو ئیمارەتە کوردیانەی کە اعتیمادیان کردوتە سەر شریعەتی ئیسلام دائیمە لە گەورەبوو نابوون، بەڵام موامەراتی خارجی زیاتر لەسەریان بۆ هەتاکو مەفەح کرا بێتنەوە. بەڵام ئەو دەسەڵات و نفوزی حیزبیەی کە لە دوای عەلەمانەکان دروستێکەنەوە لە پلانی ناوخۆیان تێگەشکێنەوە، لە ڕووی فکرەوە ئەدۆڕێنەوە، لە ڕووی سیاسەت و دیدلێڵیەوە ئەڕوخێنەوە، لە ڕووی نەبوونی ئیدارەیەک و پێکەوە سڵحان و پێکەوە گونجانێکەوە دیسان یەک ناگرنەوە. ئەمە لێرە تەبەن شتێکی مهمە کە لێرە ئەمەمان باس کردوتمان، ئەمە وەسیقەکەی دهۆکە. ئەو ڕەخنە عیلمی کە لە کتێبەکەی مەسعود بەرزانی یان لەوەی پێڕەشە گیرێکە ئەوان باسی ئەکەن کە ئەم مەزبەتێش کرابێتە و نێررابێ بۆ ئەستانە وەکو وەسیقەیەکی تاریخی. چی ئشکالێک لەوانە طبعا نێررابێ، بەڵام وا پێ ناچێت، چونکە ئەو سەردەما وەکوتم نە جەمعیەتی هیڤی هەبوو، هێشتا ئەو جەمعیەتی تەعاون و تەرەقی کوردیش هێشتا دانەمەزرا بوو. هەروەها ئەوان لە وەسیقەکە باسی ئەوەکەن کە نێررابێ بۆ شێخ عەبدولقادری نێهری. ئەو کاتە سید عەبدولقادری نێهریش و هەروەها ئەوانی تر کە هەبوونیایەکی وەکو جەنەڕاڵ شەریف پاشا کە گوایە ئەمانەڵێن لە وەسیقەکان نێرراوە بۆ ئەوانیش، ئەوان لەوێ نەبوون ئەو کاتە، چکە شەریف پاشا ئێمە ئەزانین تا ساڵی 1909 ئەو سەفیری دەوڵەتی عوسمانی بوو لە ستۆکهۆڵم، لەبەرەوە شەریف پاشای کوڕی عەبدوڕەحمان پاشا کە خەڵکی سلێمانی بڵێ. ئەوەش لێرە نقطەیەکی عیلمی ئەتوانین ڕاست بکەینەوە. هەروەها ئەو سەردەمە کە ئەمانەڵێن نامە مەزبەتەکە نێرراوە بۆ مەجلیسی مەبعوسان یا مەجلیسی ئاعیان، ئەو زمانە هیچ یەکێ لەو دوو مەجلیسە نەمابوون، چونکە سوڵتان ئێلغای کردبوونەوە لەبەرەوەی لە ئینقلابەکەی 1970 ئەو دوو مەجلیسە
أو كات إلغاب بنو طبعا أو سردمان هي دولة عثمانية هبو دو مجلس ويش بيانو مجلسي مبعوثان وكوهي برلماني أم سردما خلشينو نري هلب جاردو إن عربو أوي لوي أبون ببرلمانتار مجلسي تريش أبو بيانو مجلسي أعيان وكو ريش بيانو بياو معقولاني دولة عثماني كلوي هبون ئێمە لێرە کە تەماشای ئەم لێکۆڵینەوەیەکەین هەندێک وەسائقی تر کە ئێستا دەرکەوتون ئەمەی ئێمە زیاتر پشتگیری ئەمەی ئێمە زیاتر ئەبن یا بە قووەتری ئەکەنەوە لەبەرەوە ئەشێ اعتیمادکەینە سەر ئەو وەسائقانش تەبەن کە سەلەم سەردەمەی ئێمەدا ئێستا هەیە